کەسانێکن بەداخەوە تەبیعەتیان ئەوەندە خراپە، حەسادەت چاویانی کوێر کردووە، ژیانیانی کردووە بە دۆزەخ، بە تایبەتی ئەم جۆرە زیاتر ئافرەتان دەبینیت دەڕوات بۆ ئەوە مرتاحە بەوەی کە بچێ نێوان دوو کەستێک بدا بەچی بە سحر. دەڕوات دیارە دەبا بۆ ئەو ماڵێک بووکو زاوایە داماوی قوربەسەر تازە زەواجیان کردووە، بەو دیارەیە وێرانیان نەکاتە ملیەکە. ئەو حەدیثانەی کە پێغەمبەری خوا باسێکا صلی الله علیه وسلم، یەکەم حەدیثیان دەفەرمێ ئەو ئافرەتانی زیاتر ئافرەتی ئەو ئیشەکە پیاویش بە هەمان شێوە ئەگرێتەوە، بەڵام زیاتر پیا و سحر ناکە، ئافرەتیکە. یەکەم سزایەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسانە ناچنە بەهەشتەوە. ئەو ئافرەتی کە نێوان دوو کەستێکەدا سحر دەکات لای ساحیرێک ناڕواتە بەهەشتەوە. ئەمە یەک. فقد كفر بما أنزل على محمد صلى الله عليه وسلم، أو كافر بيباور بو قرآن دابا زيت خوار وبي غمر صلى الله عليه وسلم. أجر نيش بك حج بك عمره بك باوري بو قرآن نيك دابا زيت خوار وبي غمر صلى الله عليه وسلم. وتشل شو وتشل روش خواي قرن يوجو رجوع عبادتي لقبول لك، وحج هزار حج عمرش بك تاواني السحر كيد سلانا تشوك وحق الناس بيدل خوش ما با فلان كس وفلان كس مليك رش كرت ضل نيابة إن شاء الله قيامتي تورش، إن شاء الله قبر قيامة الروناكي تدانية چونك تو كسيكي لو كساني كالسحر داكي لنيوان خلقي دا آجا ودروسكي أو أن دا طبيعتي خرابة دا چه نيوان خلقي تيكدا كسيك أبو آفرتك أبو سحريكي لكسيكي نزيكي خوي كرت كاتك السحركا أشكرابو دو سحري لكردبو لدو شو أنا داينابو سحركان در كران الحمد لله. جا پرسیاریان کرد بۆچی ئەم سحرەت کردووە؟ پیاوەکە ژن و پیاوێکی لەیەک ترازاندە بوو، بەینیانی خراپ کرده بوو، وتی وەڵا ژیانیان خۆش بوو، حەزم ژیانێ لێ تێکدەم. خزمێکی نزیکی پیاوەکە بوو، ژیانیان خۆش بوو، حەزم کرد ژیانێ لێ تێکدەم. دڵنیا بەخوا ژیان لە تۆ تێکەدا، ئینشاءڵڵا قەبر و قیامەتت پڕە لە کێشە و مەشاکیل و خەم و خەفەت و ئازار و عەزابی ئینشاءڵڵا، چونکە تۆ بوویتەتە هۆکارێک بەم تەبیعەتە خراپەی خۆتەوە، بوویتەتە هۆکارێ بۆی کە کێشە لە نێوان ژن و مێردەکانە دروست بکەی، لە نێوان خۆشەویستەکانە دروست بکەی، لێکیان جیا بکەیتەوە. باوک دەکاتە دوژمنی مناڵ، مناڵ دەکاتە دوژمنی باوک و دایک، بە هەمان شێوە بیلعکس. ئەمانە سزاکەیان زۆر سەختە لە قیامەت. دڵنیا بە ئافرەت خوشکم، دڵنیا بەخوا لە بەهەشت مەحروم تەکا بەهۆی ئەو سحرەوە کە دەیکی. تۆبەکردنیش خوا لێت خۆش نابێت، چونکە تۆ بینی خەڵکی تێدا و حەقی خەڵق قەرزاری، ئەو کەسە گەردنت ئازانەکە بۆ قیامەت وەکو خۆی دەمێنێتەوە.